بینەرانی زێدازی سڵاوتان لێبێ خۆشحاڵم جارێکی دیکاتومەتەوە خزمەتتان. تەوەری ئەم جارەی ئەم دیبەیتە ڕاستە و خۆیە تایبەتە بە یادی ڕاپەڕین. دیارە باسکردن لە بابەتێکی جیاواز لە کۆرۆنا بۆ بینەر ئێستا تا ڕادەیەک ڕەنگە هەندێک پێیان خۆشە و هەندێک شەڵێن زانیاری زیاترمان لەسەر کۆرۆنا بۆ بگوێزنەوە، بەڵام ئێمە بابەتەکەمان گۆڕی و مەبەستمانە قسە لەسەر 29هەمین ساڵیادی ڕاپەڕینی بەهاری نەوەتوویەکی گەلی کوردستان بکەین. ئەمانەوێت گفتوگۆیەکی تا ڕادەیەک ناباو بکەین لەسەر بابەتەکە سەبارەت بە ماهیەتی ڕاپەڕین، سەبارەت بە ئامانجەکانی ڕاپەڕین. خۆتان دەزانن لە دوای نەوەتوویەکەوە هەرێمی کوردستان پارتە سیاسیەکان هاوڵاتیان بە چەند قۆناغێکی جیاوازدا تێپەڕێون. ڕەنگە دواترین قۆناغیان قۆناغی هاتنی داعش بێ لە دوای 2014ەوە کە هەندێک پێیان وایە بە شێوەیەک لە شێوەکان پێناسەی ڕاپەڕینی لای تاکی کورد ڕەنگە لای پارتە سیاسیەکان و چاودێران و کەسانی شارەزاش گۆڕی بێت. ئێمە مەبەستمانە لەم بەرنامەیە گفتوگۆیەکی باش بکەین لەسەر ئامانجەکان و لەسەر چاوەڕوانیەکانی هاوڵاتیان و کۆمەڵانی خەڵکی کوردستان لە ڕاپەڕین، چونکە تێڕوانین و بۆچوونی جیاواز هەیە لەسەر ڕاپەڕین تا ئەو ڕادەی هەندێک ئێستا بانگەشەیەوەکەن پێیان وایە کە ئەبێ جارێکی تر ڕاپەڕین بکرێتەوە. لێرە و لەوێ گوێمان لێ بێ وەکوەوەی نەیان زانی بێ لە سەردەمی بەعسا چی کراوە، خۆزگە بە بەعس دەخوازرێتەوە. ئایا ئەمانە تا چەندە لۆژیکین، تا چەندە باشە هاوڵاتی تاکی کورد بیری لێ بکاتەوە یان ئیش لەسەرەوە بکرێکە تاکی کورد بیر لەم بابەتە لەو تێڕوانینەوە بکاتەوە. من زیاتر ناڵم لە پێشەکێکە بۆ ئەم بەرنامەیە دیارە من 4 میوانی ئەزیز و بەڕێزم هەیە، هەر یەکەیان لە بواری خۆیانە قاڵن. من مەبەستمە گفتوگۆیەک هەر یەکە و بەپێی پسپۆری و شارەزایی خۆی لەگەڵ هەرێکێکیان بکەم. لە لای منەوە لە دەستە چەپی من دانیشتون نێک لە بەڕێزان مامۆستا مەولود باوەموراد کە وەکو سیاسەتمەدار حزوریە زۆر زۆر بەخێر بێن، کاک سەرۆ قادر نووسەر و چاودێری سیاسی سەرچاومەناتن، دکتۆر نەزاکەت حسێن حەمە سەعید مامۆستای زانکۆی سلێمانی هەر لە سلێمانیەوە تایەرارکتان کێشاوە سەرچاوماناتن، هەروەها کاکە ئیحسان ئامێدی کە پێشمەرگەیەکی بەشدار بووە لە ڕاپەڕین لە دهۆکەوە تەشریفی هێناوە، ئێوەش بەخێر بێن کاک ئیحسان سەر چاوماناتن. کاک مەولود لە جەنابتانەوە دەست پێ بکەم. تێڕوانینی هاوڵاتیان بۆ ڕاپەڕین ڕەنگە ئێستا زۆر جیاواز بێت لەگەڵەوەی با بڵێن لە 92 هەبوو لە 93 هەبوو. ئەم تێڕوانینە چەندی تێڕوانینێکی باشە خزمەت بە داهاتووەکە، چەندی تێڕوانینێکە ڕەنگە بە شێوەیەک لە شێوەکان ئەگەر کوت و متیش نەبێت تەجروبەکەمان ئەزمونەکەمان باتە پێشنەوەتویەک. سەرتا سوپاس بۆ جەنابتانەوە بۆ بەرنامەکەەوە بۆ بینەرانی کوردستان 24 کە 24 لە ڕاستیە هەموو شتێک بێت لە سیاقی خۆیان تەماشای بکەیت، چونکە هەموو شتێک بێتە مێژوو بمانێ نەمانەوێ و شیشکە بووە مێژوو ئەگەرەک و ینی بەردەوام ئینتاجی نەکەی جارێکی تر بۆ کۆمەڵگا و بەردەوام بەرهەمی نەهێنیت و حزوری نەبێت لە کۆمەڵگا تەواوی تر مێژووی ئەنی مەگە مێژوونوس بیخوێنێت یا ئەوانەی کە هیوایەتی مێژویان هەیە. بۆ یەکانە ینی پێم وابێ کە گرنگترین و گەورەترین ڕوودا و لە مێژووی سیاسی کورد و مێژووی بزافی ڕزگاری خوازی گەلی کووردا بریتە لە ڕاپەڕین. ڕاپەڕین خاڵێکی وەرچەند خاڵی تەواو گەورە بوو. بەچی؟ بەوەی کە ئێمە ڕاپەڕین لە سیاقە مێژوویەکەی خۆیان ببینین لەوێ داینین. ئەگەر ئێمە یعنی تەماشای ئەو زەرفە زەمەنیەی ماوەی 4 ساڵی ڕوودانی پێش و پاشی ڕاپەڕین بکەین تێگەین ڕاپەڕین چ مەزنێکە لە ژیانی ئێمە و چ خاڵێکی گەورەیە. ببینە لە 20 ئابی ساڵی 1970 حکوومەتی عێراق و ئێران ڕێکەون لەسەر بڕیارنامەی 598 نەتەوە یەکگرتوەکان و شەڕی عێراق و ئێرانی 8 ساڵە تەواو کۆتاییە. کورد لەکوێ ئەم هاوکێشایە؟ کورد بەشێکی لە ئاوارەیایە لە خێمەی لە مخەیەماتی تورکیا و ئێرانەیە، بەشێکی زامەکانی کیمیابارانی لەگەڵ خۆی هەڵگرتووە گۆڕ غەریبە، بەشێکی لە ناوخۆی هەرێمی عێراقا جارێکی تر ڕاگوێزراوەتەوە ئۆردوگای بۆ دروستکراوە. حکوومەتی عێراقی دەستکرۆ بە ئەنفالکردن، حکوومەتی ئێرانیش ئەڵێ کاکە ئەوە ئێمە ڕێکەوتین تفاکانتان بێدەنکەن.
تۆ لەم شەوگارە تەنگتر لە مێژووی کوردان نبینی گەلێک لەسەر خاکی خۆی ئەنفالەکرێ گەلێکیش بە کۆمەڵە زامۆ لە دەرەوەی نیشتیمانەکەی خۆیەتی پێشمەرگەیەکیش کە هەوێنی ژیانی خەباتی ئێمەیە پێویستە تفەنگەکانی بێدەنگ کات ئەمە کەیە ئەمە 20 ساڵی 1970 زەمان ئەسوڕێت و عراق لە 20 لە دوی ئابی ساڵی 1970 بەرەو کۆیتە ڕوا درێژەی نێنێ بە خەیمەی سەفوانی شتێکە تەواو بێ لە 5 چی ڕۆدات ئەوە ڕاپەڕین 5 ڕاپەڕین پاش ئیتیفاقی یا پاش ئەوەی کە عراق خۆی یا بەدەست لە خەیمەی سەفوانە ئەها ئێمە چیمان لە کۆڵە ئێستا خەیمەی سەفوان ڕۆدا ئاوارەیی دەربەدەری ماڵوێرانی ئەنفالکران کیمیابارانکران پێشمەرگە بێدەنگکران و دوورخرانەوە لە ساحەکەی خۆی ئەمە سیاقی مێژووی پێش ئەوە 5 وەرە ئەوە ئین ڕۆدات ئەو ڕاپەڕینە شکۆدار و مەزنە ڕۆدا لە مێژووی گەلی کووردا چی بە دوای خۆیانێ کۆڕە ئەی کۆڕە چی بە دوای خۆیانێ قەڵای 6 کە حەدی ئەقەل بوویە هۆی ئەوەی کە کێشەی کورد لەن جانب بە ئینسانیەکەی و نێودەوڵەتی بکات ببێتە کێشەی بەردەم ئومەمی متحیدە بەلایکەم باش ئەو چی بە دوای خۆیانێ منتیقەی ئارام نۆفلای وەنیە منتیقەی ئارام یا با بڵین دژەفرین ناوچەی دژەفرین ناوچەی ئارام ناوچەی دژەفرین لە ناوچەی ئارامە بەرەی کوردستانی بڕیاری چێدا بڕیاری هەڵبژاردنەدا کە یەکەم پرۆسەیە لە ژیانی هەموو نەتەوەی کووردا ڕۆژی 1992 ئەو لە 91 تقریباً حدودی 8 مانگ 10 مانگ فەرقیان هەیە بزانە لەکوێ لە شوێنی تەواو بێئومێد بوونەوە بۆ شوێنی دروستکردنی چی پارلمان و هەڵبژاردن و ئەمە پێناسەیەکی باش بوو بۆ یەکەم حکوومەتی هەرێمی کوردستان باش لێرەوە ئەم گەلە دەسەکات بەچی دەسەک کە ئەنەهوو هیچ ڕووی ناوە بۆ چونکە شەپۆلەکانی ڕاپەڕین و هەروەها شەپۆلەکانی جارێکی تر ئەوە ئاوارە بوون و ڕۆشنە دەرەوەی خەڵکی هەرێمی کوردستان وەکو بڵێ هەموو ئەم زامانەی جارێکی شتۆ ئەنجا بڕیاری 6 پاشەوە وەرە بۆ هەڵبژاردننی هەرێمی کوردستان بۆ یەکەم جارم گەر لە بەردەم سنووقە پاشان وەرە بۆ دروستکردنی حکوومەتی هەرێمی کوردستان سپاسەکەم مامۆستا من دێمەوە خزمەتت زۆر گرنگ بوو ینی پانۆرامایەکی باش بووی ئەوانەشی لەو کاتە لەو ساتە لە دایک بوون ئێستا 29 ساڵن بزانن بە چیاتی نەردەم و دەست پێویستە لەم سیاقا ینی ڕاپەڕین سپاس دەکەم کاک مەلود کاک سەرۆ دیارە کە قسە لەسەر ڕاپەڕینەکەین هەمیشە قسە دێت باز دێتە سەر ئامانجەکانی ڕاپەڕین ئەو قۆناغی لە دوای ڕاپەڕینەوە دەست پێکات مامۆستا مەولود تا ڕادەیە گێڕانەوە و سەردێکی مێژووی بۆ بابەتەکە کرد وردە بینە دوای ڕاپەڕین تا چەندە هەڵقوڵاوی ڕاپەڕین بوو ئەوەی هەوڵی بۆ دراو کاری بۆ کرا چ ئەوانەی هات نەدی چ ئەوانەی نازم بڵێم لەبار چوون بە ناکامیمانەوە پشکی من سلاوی گەرمەنێرم بۆ شاری ڕانیە و ئاوارەکانی قەڵازە لە خەبات کە پێشەنگی ڕاپەڕینی خەڵکی کوردستان بوون ڕاپەڕین ئێمە هەر بەو عیبارەتە بۆ 29 ساڵ بە میلەتی خۆمانیان ناسەرین بەس لە ڕاستیدا ڕاپەڕین شۆڕشێکی بە مەفهومی علمی و عملی و نمونەیەکی زۆر کامڵی تاریخیە پێشی ئەوە لە ژیانی میلەتی ئێمە و میلەتانی تریشدا زوتنەوەی شۆڕژگێڕی چ بە خۆپیشاندان یان بە چەکداری بوو بێ لایەکی کۆمەلگا بەسەر لایەکەی تردا خۆی سەپاندووە و ناوی شۆڕش بووە ئەمەی کوردستان لە ساڵی 91 تەکڕای دانیشتوانی کوردستان بە هەموو چینەکان و بە هەموو بەرەکانی دژ بە یەکتر تەنانەت ئەوانەی کەوە ئەو کات لە بەرەی خیانەتی نیشتیمانیدا بوون لە ڕاپەڕێنە هاتنە ڕێزی پێشەوەی هەڵوێستی نیشتیمانیە یەک پارچەیەکی تەواومان بینی بۆیە گرینگە ئێمە بۆ خەڵکی خۆمان و خەڵکی دنیا ئاشکەلێمانە ئەپرسن مەفهومی ئەو شۆڕشە گەورە تعریف بکەین و هەوڵ بدەین
گەورەی ئەو شۆڕشە لە ژیانی ناوچەکە و دنیاشدا بناسەنین. دوای ڕاپەڕینی کوردستان کۆمەڵێ لە میلەتانی دیکە ئەم زنجیر و پردوپێناوی نێودەوڵەتیان پساندن و هەندێک لەوانە لە ئێمەش پێشکەوتنەوە بوون بە دەوڵەت. پێمەوەسە پرسیارەکەی جەنابەت. ڕاپەڕین کۆمەڵێ ئامانجی هەبوون کە ئەو تعریفە یان ئەو سەردەی کە کاک مەولود کردی دەبووە ئەم میلەتە داما و قوربانی دەرە بە شاتەی ئەمان و بە ئامانجی زۆر گەورە بگەێنێ. ئامانجی شۆڕشی لەم بابەتە پێشکەوتنی یەکجار زۆری ئەو میلەتەیە. با بە کەمێک بە ئازاریش بێت. بەشێکی زۆر لە ئاواتە سیاسیەکانی خەڵکی کوردستان بەدی هاتن بە هاوکاری کۆمەلگای نێودەوڵەتی چەترێکی ئەمانیشمان بۆ هەڵدرا کە بە ئاسانی ئەنفال نەکەینەوە بەلامان نەدرێن. بەڵام ئێستا ئێمە کە قساکەین دوای 29 ساڵ دەستپێنەوە داخلی ساڵی سێمە بین ئەبینین بەشێکی زۆر لە ئامانجەکانی شۆڕشی 5/3/1991 کە ناوی ڕاپەڕێنە نەهاتوونەدی لەمەیاندا ئەبێ هەڵوەستەیەکی زۆر واقعبینانە بکەین. هۆکارەکە کورتێنانە یان دۆخی ناوچەکەیە؟ دۆخی ناوچەکە یەکێک لە هۆکارەکانە، بەڵام هۆکاری سەرەکی دەگەڕێتەوە بۆ کەموکوڕی نوخبەی سیاسی لە سەرکردایەتی بزوتنەوەی ڕزگاری خوازەوە کە دوایی بوون بە سەرکردایەتی حکوومەتی هەرێمی کوردستان تا دەگاتە نوخبەی سیاسی ناحزبی لە دەرەوەی حکومیشدا. کاتێک کە ئەمانە هەڵە سەنگێنی ئەبینین نوخبەی ئێمە دوور لە ڕوانگای حزبی و تەصفیە حسابات نوخبەیەکی زۆر خوێندەوار نەبوو بە مانای تاریخی. نوخبەیەک بوو کە لە هەندێک پاشماوەی تاریخی خۆی کە پەیوەندی بە کێشەکانی ناو بزوتنەوەی ڕزگاری خوازەوە هەبوو لە دەرەوەی حکم لە دەرەوەی ئازادی دەربازیان نەبوو. هەر بۆیەش ئەم کێشەیە کە لە دوای ڕاپەڕین دەستی پێکرد تا ئەم ڕۆژ بەردەوامە ڕێگەی نەدا کە نوخبەی سیاسی لە کوردستان خۆی پێبگەێنێ و لەوە بگات ئامانجەکانی میلەتێک ئایا تەنیا ئەوەیە تۆ شکلی حکوومەتی کوردستان دابمەزرێنی ئەی ناوەڕۆکی ئەی میلات ئەی پێشکەوتنی مەبەستەوەی زیاتر ئیش لەسەر بەرگەکە کراوە دیوی دەرەوەی کراوە لە ناوەوە شۆڕشەکانی میلەتانەوەیە کە دەرگا ئاکاتەوە گەشە سەندن لە ناو ئەو میلەتە لە ئابوووریەوە تا ئاگاتە کۆمەڵایەتی تا ئاگاتە عەلەم تا ئاگاتە پێکاتەکان تا ئاگاتە گەشانەوەی میلەتێک کە ئەنفالەکرا هەمویان هەدەفی گەوران بە لێکۆڵینەوەی دەقیق بە فەهمی زۆر فراوانی نوخبەی سیاسی دێنەدی. ئەمە نوخبەی سیاسیە لە وڵات ئەم فەهم و لێکۆڵینەوەی دروست نەبووە؟ ئەم فەهم و لێکۆڵینەوەی زۆریش پاشکەوتوو بووە. هەر بۆیش تا ئێستا ئابووریەکی زۆر خراپمان هەیە. بۆیش تاوەکو ئێستاکە تەرکیبەی ئیجتیماعی بۆ پێشکەوتنی کۆمەڵایەتی پڕ لە کەم و کوڕیە. بۆیش تاوەکو ئێستا نیزامی پەروەردەی وڵاتی ئێمە دوای 29 ساڵ خەڵکی ئێمە گەنجەکانیان 18 ساڵ تەواوەکەن ئەچن ئەبنە داعش. بابەتێکی زۆر گرنگە بۆی پێوەستی بکەم بە پرسیارەکەمەوە بۆ دکتۆر. تاکو ئێستاکە سیستەمی تەندروستی ئێمە سیستەمێکی هەشە تا ئێستاکە زانکۆکانی ئێمە بە ژمارە پەریان سندووە، بەڵام مستەوایان دائیمەن لە خواردایە. گەشتە قۆناغێک من ئەمەیان پێم وایە من ناسراوم و بێلایانیش نیم، بەڵام ئەو پەڕی شکستە کە ناوی بە عامی لێ بنێم ناوەندێکی حزبی کۆمەڵێ گەنج لە زانکۆکاندا حکم بەسەر ئاکادمیسیانەکان ناکات. ئەمە ڕێک وەکو ئەو بەزمەوایە کە لە شۆڕشی سەقافی چیندا مناڵ و تاڵ ملی مامۆستاکانی خۆیان ئەگرتن نهێنە دەرەوە ئەیان گوت یاڵڵا ئیعتراف بکەن کە ئێوە دژی شۆڕش. ڕاست کاکسەرۆ بابەتی زۆرە دووروژان ڕەنگە من وا بکایتر ناچارم دەستبەرداری تەورەکانی خۆم بم ئیش لە سەرەوانە بکەین کە ئێوە باستان کرد. دکتۆر نەزاکەم لە کۆتا قسەی کاکسەرۆ دەست پێ بکەین، یعنی یەکێک لە ئامانجەکانی ڕاپەڕین ئەوە بوو ئەو پاشەگەردانیەی لە پەروەردەمان هەبوو کە هەمووشت تەبعیز کرابوو و بە شێوەیەکی ڕێک و پێک و منەظەمیشی شەکرا بۆی تعریبیش بکرێ. زانکۆکان بوو، زانکۆکان ئەیانتوانی هاوکاری نوخبەی سیاسی بن وەکو نوخبەیەکی غەیرە سیاسی بۆی ئامانجەکانی ڕاپەڕین بەدی بێت، بەڵام بە قەولی کاکسەرۆ ئەوەی بەدی هاتووە ئەوەندەی
بۆ پاشەوە ڕۆشتنە یاخود پاشکەوتنە ئەوەندە پێشکەوتن نییە ئێوە لەو ڕۆوە چێڵێن دەستان خۆش بە سپاس بۆ ئەم میوانداریە لە ڕاستیە من ناچمە سەر ئەو وەسفی ڕاپەڕین چونکە ئەم بەڕێزانە وەسفێکی جوانی ڕاپەڕینیان کرد ڕاپەڕین زۆر زۆر لەو وەسف زیاتر هەڵەگرێت کە ئێمە ئەیکەین چونکە ئەو شۆڕشە سیاسیە ئەو شۆڕشە مەزنە بەداخەوە کە ئێستا ئەڵێن خەڵکێک هەیە کە ئەڵێ مەسن خۆزگە ڕاپەڕینمان نەکردایە ئەڵبەتەوەش لە هەندێکینەوە هۆکاری ینی لۆجیکی خۆی هەیە کە ئەو خەڵکە کێن ئێڵێن چ تەمەنێکن ئێڵێن ئەو تەبەقەیە کێن چکە ئەم شتانە بەڕاستی ئەبێت توێژینەوەی زانستی بۆ بکەین ئێمە کێن خەڵکی کە ڕاپەڕینی بەدڵ نەبووە بەڵام من ئەڵێم ئێمە ڕاپەڕینمان کرد بەڵام ئێمە ڕاپەڕینێکی سیاسیمان کردووە لە دوای ڕاپەڕین ئەوەی کە گەیاندوینێتە ئەوەی کە ئەمڕۆ خەڵکێک بڵێ بریا ڕاپەڕینمان نەکردایە خەڵکێک وەکو کاکسەرۆ ئەڵێ بچێ ببێ بە داعش خەڵکێک کە وڵات بەجێ بێڵێت ئەوەیە کە ئێمە بەڕاستی زانکۆکانمان کەەوە باسیەوە ئەکەن زانکۆکان بۆ وای لاتوە ئێمە لە دوای ڕاپەڕین هەموو شۆڕشی دنیاوەکو کاکسەرۆ باسی کرد شۆڕشی پیشەسازی شۆڕشی ڕۆشنبیری لە وڵاتانە شۆڕشی ئاینسازی بوو بە چەترێ بوو بە بناغەیەک هەتاوەکو ئێستا نەتەوەکان لە بەردەمیا حەساونەتەوە سوودیان لێبینیوە بەڵام بۆ ئێمە سوودمان لە ڕاپەڕین بینیوە ناڵم دەستکەوتەکانی ڕاپەڕینمان دەستکەوتی باشە بۆ ئێمە حکوومەتمان ئێمە پەرلەمانمان ئێمە زۆر دەستکەوتمان هەیە بەڵام خەلەلەکە لەکوێوە سەرچاوی گر من بە ڕاشکایی بیڵێم ئێمە کاتێ کە لە شاخەوە شۆڕشمان کرد و هاتینە ناو حیاتی مەدەنیەوە بیر لەوە نەکرایەوە حکوومەتێکی مەدەنی نیشتمانی بەڕاستی دروست ببێت حکوومەتێکی حیزبیمان دروست کرد ئەو بارەگەیانی کە لە شاخەوە بوو هاتە ناو نیشتمان هاتە ئێرە ناو وڵاتەوە ناو خەبات شار و مەدەنیەتەوە بە هەمان عقلیەتەوە بە ڕاشکاوی ئێڵم تا ئێستا ژێمە ئیدارەی ئەم وڵاتە ئەەکەین بۆ زانکۆوای لێ هاتووە کە ببێتەوە ناوەندە لە بەرەوەی ئێمە مۆدیلێکی حکومڕانی حیزبیمان دروست کردووە هەتاوەکو ئێستا ئێمە چەند هەوڵ ئەدرێ ئەو مۆدیلە حکومڕانی حیزبیە کاڵ بکرێتەوە کاڵ نابێتەوە ئێمە نهاتین زانکۆی نیشتمانی دروستکەین ئێمە نهاتین میدیای نیشتمانی دروستکەین لە سەرەتاکانەوە ئێمە نهاتین حکوومەتێکی نیشتمانی ئێمە نهاتین عقلێکی نیشتمانی ئێمە ڕاپەڕینمان کردووە ڕاپەڕینێکی سیاسیمان کرد بەڵام پێویستمان بە ڕاپەڕینێکی فیکری پێویستمان بە ڕاپەڕینێکی یعنی وا کرد کە ئێمە بین حکوومەتەکە ئەم دەستکەوتانی ڕاپەڕین بکەین بە مولکی ڕاپەڕینە فکری هێشتا ممکنە هێشتا ئەبێ ببێت ئەبێ یعنی ئێمە ئەبێ پێویستمان بە ڕیفۆرمی ئیداری هەیە پێویستمان بە ڕاپەڕین زانستی هەیە یعنی پێویستە ئەم ئۆرگانانەی وڵات کە تووشی جمود بوون بەڕاستی دەستکاری بکرێت من ناڵێم گۆڕانکاری نەکراوە من یەکێک بووم لەوانەی بەڕاستی کە زۆر گەشتبین بووم بە تایبەتی بەم کابینە نوێیە هەستم کرد هەندێک گۆڕانکاری کرا لە هەندێک دەموچاوی دووبارە دووری خستینەوە بەڵام ئەمە هەر لە چوارچێوەی ئەتوانە بڵێم ئەنجومەنی وەزیران نەچوە کۆڵانی ئەو دیو شۆڕ ببێتەوە بۆ ناو ئۆرگانەکان وەرە دەستکاری زانکۆیە بکە ناتوانانی لەبەرەوەی لەسەر بناغی حیزبی دانراوە وەرە دەستکاری نەقابەیە بکە ناتوانانی لەسەر بناغی حیزبی دانراوە ئەو خەڵکەی کە ئێستا ئەڵێ من ڕاپەڕینم بەدڵنیە ئەوە نیە ڕاپەڕینی خۆش ناوێ ئەوە نیە شۆڕشی خۆش ناوێ ئەوە نیە کوردی خۆش ناوێ ئەو خەڵکە ئیتر چاوەڕی ئەوەیە حیاتێکی هەبێ حکوومەتێکی هاوڵاتی هەبێ ئەو خەڵکە پێویستی بە یەکسانیە ئەو خەڵکە پێویستی بە خۆشگوزەرانیە ئەو خەڵکە پێویستەکە ئیتر ماندووە لەم هەموو شەڕ و جەنگ باش ئێمە لە سەرەتای بەرنامەکەەوە وتمان کە گفتوگۆیەکی ناباوەکەین لەسەر ڕاپەڕین تا ئێستا زۆر باشاتووە دواتر کاتمەوە خزمەتت لەبەرەوەی تۆ بەرکەوتنی ڕاستە و خۆت لەگەڵ گەنجایە ئەو تاکەی لە 91 لەدایک بوو ئێستا 29 ساڵە باشە سبەینێ ئەوەی لە 5 لەدایک بووە سبەینێت یادی لەدایک بوونی ڕۆژبوونی 29 ساڵەیە کاتەوە بۆ ئینتیمای نییە هۆکارەکە ئەوەیە کە هێشتا بەتەمایەوەیە دابمەزرێ ئیشێکی دەستکەوێیان چیە من دێمەوە خزمەتت بەس لەوانەیە مامۆسای زانکۆ بێ هەر لەو جیلە ئەوەیە من هەدەفمە و ئینتیمایە باسکەم بەڵێ من دێمەوە خزمەتت بۆی ورتە قسەی لەسەر بکەین کاک ئەحسان ئێوە پێشمەرگە بوون بەشداریتان لە ڕاپەڕین کردووە نازانم مێژوو وای ویست کە ئەوەی دوێنێ و پێرێ ڕوویدا چۆن ئێوە ئاماژەتان پێدا بەرەی کوردستانی دروست بوو ئەوەشی لە بەرەی دژ بوو هاتە ناو ریزی ئەوانەی کە بۆ نازانم بۆ نیشتیمان بۆ تاکی کورد کار دەکەن
بەڵام دوێنێ و پێرێ ئەزمونێکمان بینیەوە لە بەغدا سەر ڕای تێبینیەکان کورد یەکدەنگانە توانی ئەگەر بکرێ ناوی بنین موامەرەیەکی سپیان کودەتایەکی سپیان هەر بابەتێک تێپەڕی چونکە خەریک بوو جارێکی تر لەگەڵ هەرێمی کوردستان وەکو پارێزگایەک مامەڵە بکرێت تۆکو پێشمەرگەیەک چ شعورێکتەیە کاتی ئەبینی دوای ئەو هەموو ساڵە خەریکە لە بەغدا نیەتێکەیە هەندێک جار کوردی شیتایە ئەیانەوێت هەرێمی کوردستان ببێتەوە بە یەکێک لە پارێزگاکانی عێراق و هەر قسەیەکی دیکەش کە جەنابتانێک زۆر سوپاس بەرەیە پیرۆزباهیا خەڵکی کوردستانت کەین هەلکەفتنەوە سەرهەڵدانێ 29 ساڵە خەڵکی کوردستانی سەرهەڵدان کردە و سەرهەڵدانێژی یەکوت بن ئارمانجێت خۆ هەبوونە و گەلێک دەستکەفتێژی بۆ خەڵکی کوردستانت دەستبەینۆینە کوردستانێک هەیە بروکە ڕێزگارکردە خۆمالیە خەڵکی کوردستانی حکم دەکات ئیدارە خۆ دەکات خەڵکی کوردستانی گەلێکیوی و ئومێد هەنە حەز دەکەن خزمەتت باشتر و وەزعێکی باشتر بخۆبە ببینن و بەرگەی باشیان گرتو و تحملی باشیان کردو ئەو سەرهەڵدانەکەری چارچیوێ بەرنامەیەکی داڕشتی سەرکردایەتیە سیاسی خەڵکی کوردستان بۆ پێناوی هەندێک کوردستان پێڕێزگار ببیتن کاتێک ئەو سەرهەڵدان دەست پێ کرد و سەرکەفت ملەتی کورد هەفگرتی بوو ملەتی کورد وەکو هێزت وێت سیاسی چارچوێ بەرەیە کوردستانیدا وەکو خەڵکی کوردستانێژی حتا تەشکیلاتت لەشکریە بێت گەل حکوومەتە عێراقێژی یعنی چارچیڤە کاتە چێکردن یەخەلی هەفگرتنێ هەفگرتنا هەمی خەڵکی کوردستانی پێزت وایە سیاسی بە کەواتە سەرهەڵدان و دەرەنجامێت وێ بەرهەمێ وێ هەفگرتنێ بووە یا کوشای قۆناغێکە هەرا گرنگ وەرچەرخانێکێ وەزعی سیاسی یە لەشکری یە جوواکی هەرێمە کوردستانی بکەتن و کوردستانێکی بدەست بینیتن ئەو کوردستانە ئەبروکە ئەم بینین و کومەکە مەسئولیەتە هەرێت مەزن کەبنە سەر ملێ سەرکردایەتیە سیاسی هەرێمە کوردستانێ چارچیوێ وان ئارمانجێت هاتینە دەستیژانکردن و ئەو بەرنامێت بە هاتینە دانان بیتن gelek jê wekû timoh nehatiye bicihînan lê hezkirine ker heye we hene jî xwe berpirs bînin ku karî bikin bo hindê ewan armancer li hîwa xwastin û hezkirdin ئێوە کۆمەڵێک ئامانجتان لە مێشک بوو هەندێک لە ئامانجەکان گشتی بوون هەندێکی شخصی هەستەکەی ئێستا دوای 29 ساڵ ئەو ئامانجانە ئەگەر بەدیش نهات بێ ئێستا کاری بۆ بکرێ بۆی بەدی بێت بتەکێت gelek jê hatîne dî û gelekî pêtiviye pêtir karî bû bihête kirin em behsê hevgirtinê dikeyn ew nimûna nûke vêdîmayîkê bû têparandina hikûmeta Elawî ku neşe têparîteve li henekî herê serekî ku nehêlayî ew hikûmet wî rengî çê bibîtin hevgirtin û hêzê siyasî bîtin bi hindê yek helûswer bigirin û daxilê emeliyekê re bi sibehî Wizareta Kurdistanê vegerîteve du midvet ez vê îşaretê bibin xelkê Kurd Kurdistana Iraqê bi giştî hestekê neteweyî hebûye pêş raperînê li ber hindê wextê zemîneka guncayî bû hatiye pêş hemiya hevra serheldan kir pênavî hindê rêzgar bibin bes rêzgar bûn ne pênavî hem bes rêzgar bîtin erê duayê rêzgarbûnê çi dibêtin me hikûmraniya xwemalî dibêtin ew hikûmraniya pênavî çi ye pênavî pêşkêşkirina xizmet ye pênavî gorankariyê civakiye yê aboriye yê siyasiye yê rûşenbîriye ku nav civakî da bihêne kirin lew jî ev rûke em dibînin ew kulturê xirabê ku çêbûyt nav bizava siyasî da heştar serdemê şaxî heştar serdemê şûreşê çekdarî ev rûke ku em hatîne qonaxa şûreşgerî derbas bîne qonaxa şer'iyetê û medeniyetê ev ca jî backgroundê wê milmilanê wê sîraê çi sîraeka siyasî bît û hindê cara jî peneyê bene berbikarînana çekdarî hişta kartêkirina xwe heye nav ezmûna me ya siyasî da û heta ev rûke jî eprengekî eşkara du îdareyî me ya heye heta ev rûke بۆچی ئێمەمان تێنەپەڕاندووە یعنی بۆچی دوای 29 ساڵ ئێمە هێشتا لە بچووکترین ململانەیە سنوورەکەی دوو ئیدارەی هەستەکەی تۆخ ئەبێتەوە دیسان باس ئەکرێتەوە ئەبە ئێک لاینت سلبیت یەت بێ سەربۆریە پشتی 29 ساڵە ینی جهێ گازندەیە جهێ گلەیە خەلکیە کە بۆچی پشتی 29 ساڵ بەڵامەکرێت دوای 29 ساڵ بڵێن خەتای کێیە دەبێت بە کولینەکە درست بێتەکردن وەکو مامۆستا گوتیل سەر هەمی خاڵە دراوەستین و بزانێ ئەگە دیراساتت مە درست بن و چارچیوێت دیراسە و کولینێت زانستی ئەم دیراسە واقعی خۆ بکەین دراسە واقعی سیاسی خۆ بکەین دیارسە واقعی خۆی اجتماعی بکەین دەگەینە قەناعاتە کەموکوری هەنە دەبێت دەستیشانەوە کۆمۆکوری بکەین و بزانی کینە و بێژینێ ئەبە خەلەتیش بیە و ئەبە باشیش بیە
چ زۆر سپاس کاتێ دەکەم دیارە بابەتێکی دیکەشەوەی هەندێک جار لێکۆڵینەوە ئەکرێ بەڵام گویان لێ ناگرن ئەمەش بابەتێکی دیکەیە ئەوە دەرستە لێ مەسئولیت هەردەمینیتن جارێ ما لە کوردستانê te nuxba siyasî heye te nuxba rûşenbîrî jî heye te nuxba zanistî jî heye ev nuxbeya ebê wêrekê bide nexwe ceretê bide nexwe bêhnet meydanê da serahet مناقشه her babetekî bikin û danûstandineka vekirî bikin bêt ew rûhiyeta neqde û neqdezatî devxwe em zîndî bikeyn ev em bişeyn ew tiştê xelete bêjîne xelete ew tiştê kême em bêjîne kême ew ê xeletê dikin bêjîne te xeletî kir ew ê başî kir em bêjî te başî kir destê kengî ev milete geheşte wî astî şêt rîprîbûyê biket muaciha xelkî biketin muaciha xeletiyê biketin wî wextî destnîşana wê xeletiyê biketin pirengekî cihetê dîtiyê peywendî da زۆر سپاس کاک هێنە ئەحسان. سەروێرێکی ku belê ew kêmatî hev دێمەوە خزمەتان کاک مەولود بەدەر لە قسەکردن لەسەر نوخبەی سیاسی و نوخبەی غیرە سیاسیش بەڵام ئەگەر ینی لێکدانەوەیەکی منطقیش بۆ بابەتەکە بکەین ئەو گەنجانە ڕەنگە تا ڕادەیەک هۆشیارترن لە گەنجی جاران بەڵام لە ڕوویەکیشەوە سلبیترن بەڵام لە نەتیجەیە سەیری دەمی گەورەکانەکەن گەورەکان ڕەنگە هەندێکیان چ لە بەرپرسیارەتی بێت چ تاکی باوکی بێت مامی بێت بڵێ پەشیمانم لەوەی کە ڕاپەڕینم کرد ئەمما تێڕوانینێکی باشە ئێمە داهاتومانی لەسەر بنیاد بنێن یان داهاتومانی پێوێرانەکە لە ڕاستیا بێ وەکوتم ینی دروست مامەڵە لەگەڵ ڕاپەڕین بکەین بۆ ئەوی کە ڕاپەڕین بەڕاستی دەربێنین لەو شەڕە قسە و مەعمەع سیاسی و تاوانبارکردن و ڕەشکردنی ئەو پرۆسەیە کەوا یا با بڵێن ئەو خاڵی وەرچەیخانەی کە ئێمە لە نێوان ژیان و بردنای ئەمە تا ئێستش لە شەڕیەوەین کێ کردی ئەوە کارێکی زۆر خراپە گرنگە کە ئێمە بزانین جارە یەکەم ینی ڕاپەڕینی کۆمەڵی حیزب و بەرنامەکرا و ئەگەینە ئەوێ و لەوێ ئەو ئەکەین و ئەمە شتیوایتیانێ دوو لەگەڵ ئەوەی تیانێ بە ڕاپەڕینێکی ئافەویانش نییە بریتە لە ئیرادەی نەتەوەیە کە ئەوێ پرۆتستۆی چی بکە زوڵم کەواتە ئەوە ڕاپەڕین بۆ خۆی کۆمەڵگای خستە بەردەم کۆمەڵی ئامانج ئەو ئامانجانەی ئەگوێزرێن و بۆشتی بۆ ناو هێزە سیاسیەکان هێزە سیاسیەکان ئەگوێزێتەوە بۆ مؤسسە بۆ ناوی چی بۆ ناو حکوومەت و دام و دەستگای حکوومەت و بۆ ناو پارلمان وایە ینی ئامانج بڵین ئامانجێکی محدد ئەمەکە هی ڕاپەڕێ نەخێر ڕاپەڕین ئەبێ هەر بەو گەشەی خۆی بەو جوانەی خۆی وەکو پرۆسە بمێنێ بەڵام ئامانجەکان کێ لە دەستی ڕاپەڕینی وەرەگرێ نوخبەی سیاسی کەوتمان بەرەی کوردستانیە پاشان ئەم بەرەی کوردستانی هەڵبژاردنەکە ئەچێت ناو پەرلەمان و ئەچێت ناو حکوومەت ئیتر لێوە مەرەخەکان دەست پێەکەن یانی لێوە سەرەتای هەموو ئازارەکانە بۆچی چونکە ببینە ئێمە کۆمەڵگای هەموو دنیا هەموو کۆمەڵگەکانی دنیا دوو جۆر دابەشبوونیان تایە دابەشبوونێکی پێوتێ دابەشبوونی ئاسۆیی ئەمە حیزبە ڕێکخراوەیە نیقابەیە کۆمیتەیە دەستێ ئەمە چییە ئەمە دابەشبوونی ئاسۆییە ئەم دابەشبوونە ئاسۆیی هەمیشە دەستور قانون دموکراتیت و پرۆسەکانی دیموکراتیت و ئارنازی دیموکراتە چارەسەری ئەم دابەشبوون ئاسۆیەکە دابەشبوونێکی تر هەیە دابەشبوونی عەمودیە بریتێ دابەشبوونی مەزهبی دینی نەتەوەیی و ڕەنگ و ڕووەکو ئەپارتاید لە کێشەی ئەفریقا هەبوو زۆر جێگای داخە ئێمە لە کوردستانی ئێمە دابەشبوونی سیاسیمان بوو بە دابەشبوونی عەمودی و هەر لە ڕۆژ یەکەمی دروستبوونی حکوومەتەوە یەکێ لەو شتە نەفرەتی و نەعلەتیانەی دەستی پێکرد و گزارش بوو لەم دابەشبوونە سیاسیە هێنانە بەرهەمی پرۆسە و بیرکردنەوەیە بوو کە لە ئەفلاتون و هەتاوەکو ئەمڕۆ جگە لە کورد کەس نەیکردووە 50 بە 50 وەزیر دەسەڵاتی وەکیل وەزیر دەسەڵاتی وەزیری هەیە ئەمە بە حسابی خۆیان بۆ تێپەڕانی ئەم کێشەیە کە پێوتێ دابەشبوونی سیاسی هەرچی مەینەتی گەلی کورد هەیە لە ڕۆژی دامەزرانی حکوومەتی هەرێم و کەسکردنی چرای ڕاپەڕین هەتاوەکو ئەمڕۆی لەگەڵا بێ بریتی بوو لە نەتوانینی سەرکردایەتی سیاسی کورد و بەتایبەتی هەردوو حیزبی پارتی و یەکێتی بۆ چی تێنەپەڕاندنی دابەشبوون باشە کاک مەولود دابەشبوونی ئەوە بۆ دوای ڕاپەڕین بە شێوەیەکی ڕاستە و خۆ چەند ساڵی دوای ڕاپەڕین مەبەستم ینی لەگەڵ یەکەم کابینەی حکوومەتیشە ڕەنگە تا ڕادەیە قبول کراو بوو بێ بەڵام جەنابیشتان لە ناو کایە سیاسەکە حەزورتان نەبووە بۆ نەتوانرا دوای 29 ساڵ ئەمە تێپەڕێنرێ هەست ناکەی لەگەڵ ینی کابینەی نوێمە ئەمە تا ڕادەیە کاڵ بۆتەوە وەکو 6 نییە وەکو 5 نییە لە 6 و 5 گەڕێ بۆ لە هەمووشێکی گەڕێ دابەشبوونی سیاسی لە هەرێمی کوردستانە لە باتێوی ئاسۆیی بێ عەمودیە باش
هێنانە ناوەوەی ئەزمەیەکی مێژووی بزافی ڕزگاری خوازی کوردستانە بۆ ناو دەرونی ڕاپەڕین و ئەو بارودۆخەی کە ڕاپەڕین بۆ گەلی کوردی هێنایە پێشەکە لە هیچ پارچەکانی کوردستان و لە مێژووی کوردستانی شان نەبووە. ناوەڕەنجا بۆ پرسیارەکە ئاواکەین پرسیارەکە ئاوا بکەین ئەرێ ئەم نوخبە سیاسیە بەتایبەتی جەنابی کاک مەسعود یەکێکە لەسەر کردەکان وایە یەکێکە لەسەر کردەکان پیاوێکی بە نفوزە پیاوێکی دەسەڵاتدارە لە حیزبەکەی خۆیان لە هەرێمی کوردستانە خاوە نفوز و دەسەڵاتە لە عێراقا خاوە نفوز و دەسەڵاتە لە ئەقلیمەکان ناساوە لە نێودەوڵەتیشە ناسراوە پێگەی خۆی هەیە وەرە بۆ شادڕەوان جەنابی مام جەلال پیاوێکە نەک هەر ناسرا و خاوە نفوز ناو حیزبەکەی خۆیان بەڵکو خاوە نفوز و کاریزماژ ناو حیزبەکەی خۆیان خاوە نفوز و ناساو لە هەرێمی کوردستانە خاوە نفوز و ناساو لە عێراقا تا ئەو ڕادەی کە بەعزێ لە کۆڕانە دوای مام جەلال عێراق تەواو بوو خاوە نفوز و ناساو لەسەر ئاسی ئەقلیمی و نێودەوڵەتیە ئێ باشە پرسیارە مێژوویەکە ئەوەیە بۆچی ئەمانە نەیانتوانین تەجاوزی ئەم مەوزوع بکەن بەم هەموو گەورەیەوە تۆ بۆ چیە گێڕیتەوە بەڵێ تۆ بۆ چیە گێڕیتەوە واللهی من نەزانیی لەبەرەوەی ئەوەندەم بیر لێ کردووە تەنها بیرم چۆ بۆ یەکشت کە ئەسا بیر لەم ڕەنگە بینەرەکان دەستکەن بە پێکەنین ڕەنگە کورد شەیتانێکی تایبەتی خۆی هەبێ ینی هەموو عالەمی دنیا یەک شەیتان هەبێ کوردیش یەک شەیتان ئەگینا هیچ تەفسیرێک نییانی تۆ چەند نەمانوت چەندە لە شەواڵی خوێنە چەندە ئەم میلەتەمانووە کەسی هەڵسی بە بەردەوامی خەڵکی دابەشکردنی ئەم وڵاتە بیت و بە بەردەوامی نەتوانی تەکبیری زامی عراقەکەی تەکبیری زامی تەکبیریانی چارەسەری زامی خەڵکی عراقەکەی چارەسەری زامی خەڵکی عەرەبەکەی چارەسەری قەزەی کوردیەکەی ئەچی ئەبی بە حەکەم لە بینی کورد و وڵاتانی تا کەچی زامەکەی خۆتی پێ چارەسەر ناکرێت نازانم خەتای چییە بەڵام یەک خەتا لە بەرچاوم ڕوونە ئەویش ئەوەیە ئەم فیتنەی ساڵەکانی 60 بە بەردەوامی بەرهەمەهێنرێتەوە ئەم جیل بە ئەو جیل بەرهەمێنە ئەو جیل بە ئەو جیل بەرهەمێنە ئەو جیل بە ئەو جیل بەرهەمێنە واللهی کاشی برا بە کوردی بە کوردی زمانی کوردی قسە بکەم واللهی هەڵاوسانی ئیداری خەتای ئەمەیە نەبوونی بەدامەزراوەبوون خەتای ئەمەیە نەبوونی یاسا سەروەری خەتای ئەمەیە نەبوونی حەچی تۆ فەسادی ئەم هەرێمی کوردستانە هەیە بیخەرە پاڵ ئەم دابەشبوونە چونکە ئەم دابەشبوونە ڕۆحی ئەمەی کوشتووە نە بە دەسوور چارەسەرەکرێ نە بە قوربان چارەسەرەکرێ نە بە شەڕی ناوخۆ چارەسەرەکرێ نە بە حەکەمی ئەمریکا چارەسەرەکرێ ئێمە کە کاتی شەڕی ناوخۆمان لە 94 دەست پێکردوانیە مانگی ساڵی 1994 بوو شتێکی زۆری فەرقین لەگەڵ دروستبوونی پەرلەمان و حکوومەتیانی کوردستانە ئەم دابەشبوونە نیشتیمانێکی بۆ دروست بوو ئەم دابەشبوونە حکوومەتێکی بۆ دروست بوو ئەم دابەشبوونە کەلتورێکی بەرهەمهێنا ئەم دابەشبوونە عەلاقاتێکی عەقلیمی بۆ دروست بوو ئەم دابەشبوونە عەقڵێکی نوێی بۆ دروست بۆ ژیان ئێستا تۆ حکوومەتی هەرێمی کوردستانەکەی تۆ بە یەک تەنها لە کابین لە چوارچێوی کابینەیەکە یەکم لە دەرەوە کاک سەرۆ بەو تا ڕادەیەک مامۆستا مەولود تێڕوانینەکەی بۆ بابەتەکە ڕەشبینانە بوو بەڵام پشتی بە واقعەیەک بەستە بوو ئەمە تا چەندە گرنگە ئێمە هەر خۆمانی لەسەر تازە بکەینەوە و لەوێشەوە قسەیەکم بۆ بکەی لەسەرەوەی یعنی ئەوەی پێوترێت دادپەروەری ئابووری دادپەروەری کۆمەڵایەتی دادپەروەری سیاسی ئەگەر ئەمانە بێتە دی پێت وایە ئەو گەنجەی ئێستا پێی وایە ڕاپەڕین زەرور نەبوو بگەڕێتەوە قەنەعەتی کارێکی زۆر باش بکرا کەم و کوڕیەکان دەگەڕنەوە بۆ نخبەی سیاسی من با تعریفی نخبەی سیاسی دقیقتر بکەم هەموو ئەوانەی کە فەهمێکی دیاریکراویان هەیە وەختی خۆیان تەرخانەکەن زۆر یان کەم بۆ تەنزیمکردن و قیادەکردنی کۆمەلگا و دەوڵات لە کوردستان پێیەوترێن نخبەی سیاسی لەوانەیە لە ناو ماڵەکانی خۆیان و مؤسساتی مەدەنیەوە کارەکەن تا ئاگاتە سەرکردەی ئەو حیزبانەی لە حکم دابوونە یان نەچوونەتە حکم فەهمی نخبەی سیاسی بۆ دروستکردنی مؤسساتی دەوڵات فەهم یان تێگەیشتنێکی پاشکەوتوانەیە تا ئێستاش گەر تێگەیشتنی وازەح نەبوو تۆ ناتوانی مؤسسەیە دروستکەی گەر تەجربەی دنیا بۆ پێشکەوتن تێنەگەی نایهێنە ناو وڵاتی خۆت ئەمە لە ئەم نەقسە تا ئێستاش لە بزوتنەوەی سیاسی کوردستاندا هەیە 29 ساڵ بەر لە ئێستا کۆریای باکوور سنگاپورە وڵاتێک بوون تازە نەفەسیان دەهاتە بەر ئێستا پڵنگی گەورەی اقتصادی و اجتماعین لە دنیادا سنگاپورە دەرکران وتیان جابنەوە لە کۆڵمان بنەوە ئەنجا لە ڕووی سەروەتی و سامانی تەبیعیشەوە
قەت بەراورد ناکرێن لەگە کوردستان. کوردستان وڵاتێکی دۆڵەمەندە بە تەبیعەتی خۆی. ئەم گلەی ئەم ڕەخنەیە ئەبێ لەسەر نخبەی سیاسی بمێنێ و ببێتە باسی ڕۆژ. ناکرێ کەسانێ حزبەکانی کوردستان و ژیانی مجتەمەعی کوردستان و داهاتووی کوردستان قسەی تیا بکەن، کاری تیا بکەن کە دێنە مەیدان نەتوانن لەوە تێبگەن کە دام و دەستگای حکوومەتی چۆن دروست دەکرێت. وەزیرمان هەبێ لە وەزارەتەکەی خۆی تێنەگا. من لەو بوارە پشتە بەستم بە کۆمەڵێک دراسی مەیدانی کە لە هەندێکیان خۆم بەشدار بوومە. ئەزانی زۆربەی وەزیرەکان لە ماوەی 28 ساڵە کە هاتوونە بمبورە لەوانەیە تۆیتیانەبی هەمویان گوتیانە تا ئێستا هیچ نەکراوە من لە سفرەوە دەست پێ یەکەم. لە کاتێکا خۆی پسپۆریەکەی لە بواری وەزارەتەکەی خۆی نەبووە و هەمووشان بەشکاوی لە وەزارەتەکانیان چوونە دەرێ. هەر ئەوەش وای کردو کە ئێستا ئێمە بە حکمی ئەو عەدالەتەی کە قەزیەکەمان لە دنیا هەیەتی بە یەک پارچەی میلەتەکەمان بۆمانەوە بە دەوڵەتێکی شەڕۆشەپڕێوی تەجاوزکاری وەکو عێراقە لەگەڵی بە تۆبزی گرێدراوین ئەتوانین بژێین. هیچ نابێر شایمان بە خۆمان بێ. دوای 29 ساڵیش یەک ڕۆژ مەعاش لە بەغدانەیە میلەتی ئێمە دەمی لە برسان بەشە بێتەوە. هیچ ڕاست نییەوە. دۆستەکانیشمان کاتیکە دێن دەوڵەتانی دۆست ئەو گلێ ئەکەن. بێمە سەر ئەوەی کە بۆ جیلی گەنجی ئێستا کە هەرە گەورەکان تەمەنی 29 ساڵە وەک کەمەکەشی لەوانەیە تەمەنی 18 ساڵ بێ ئەو قسانەکەن کە جنابەت گوتێ و ژێوێ زۆر جا گلەیشیان لێکراون ئینتیمای گەنجەکان بۆ وڵات نییە. کاکە ئینتیما بە پەروەردەی باش، بە کرانەوەی ئیجتیماعی باش، بە تەدریب پێکردنی باش و بە هەبوونی فرسەتی کاری باش و بەبەر هەڵدان بۆ منافەسەیەکی ئیجتیماعی گەورە گەنج ئەتوانێ لاقی بە گوڵمیخی پۆڵاین بە نیشتیمان. ئەو کات بەبێەوەی گۆشیشی بکەی خۆی دڵی بەزمونونەکە خۆشە بێت. گۆشی ناوێ وابەستەیە بەم ژیانە. بەڵام گەنجێک خوێندنێکی خراپی بدەیە، کار نییە بیکات، حیاتی خەشنی حزبی لە هەموو جێگەکەم تەنگی پێ هەڵەچنێ، دائیمان بیر لە قاچاقچیە کاتەوە و ئەڕوا بۆ دەرەوە. ئەو گەنجە من تەئیدی ناکەم بەڵام گلەیشی لێ ناکەم، چونکە ئینسان دروست دەکرێ، پێشکەوتن دروست دەکرێ، علم کەشفەکرێ و لە خزمەتی ئینساندایە. لەو بوارەوە کەموکوڕی یەک جار زۆرە. سپاس دەکەم. ناوی قاچاقچی تێنا ئێستا جۆرەی تازەی قاچاقچیش پێیا بووە لە وڵاتانی دراوسێەوە خەڵکمان بۆ ێنە ناوەوە بەوەی تێست و بە پشکنینی کۆرۆنایە تێنەپەڕنەوە داخێکی گرانە زۆر. دکتۆر نەزاکەت باسمان لە گەنج کرد، وتم ینی کاکسەرۆژ ڕۆشتە سەر بابەتەکە کاک مامۆستا مەولودیش باسی کرد. ئەنی ئەم گەنجە ئێستا تەمەنی 29 ساڵە دەرچووە لە زانکۆ هاتووەتە ناو ژیانەوە. تا ڕادەیەک ڕەنگە پڕچەک نەبێ بە زانیاری یا بە بەهرەیەکی ڕێکوپێک کە بەبێ ئەوەی چاوی لە دەستی حکوومەت بێ ئیشێکی دەست بکەوێ. ئالێرەوە ئێمە چۆن ئیش لەسەر ئەم گەنجە بکەین کە هەروە بە تێکشکاوی بەردەوام نەبێت، چونکە گەنجێکی تێکشکاو خێزانێکی تێکشکاو دروستەکە، خێزانێکی تێکشکاویش کۆمەڵگەیەکی تێکشکاو کۆمەڵگەیەکی تێکشکاویش داهاتووی ڕوونەبێت. تاک دروستبووی دەستی سیستمێکی حکومڕانی پەروەردەیەکی باش، میدیایەکی باش، کۆمەڵگەیەکی باشە. تاک لەناو ئەمانە فۆرمەڵە بێ عەقلی فۆرمەڵە بێ عەقلی گەشاکە و عەقلی پێگات. کاکسەرۆ باسی پەروەردەی کرد، تاکە بێ لە ڕەوزەوە ئیشی لەسەر کە ئینتیمای نەتەوەیی بۆ دروستکەیت. تۆ کە لە ڕەوزەوە دەستی لێ بەردراوە ئینتیمای نەتەوەیی بۆ دروست نەکراوە، میدیایەک نییە ئینتیمای نەتەوەیی بۆ دروستکات. بۆ ئەو وڵاتانە بۆچی گرنگی بە میدیایەکی نیشتمانی، بۆ میدیا ئەوەنە لەلایەن گرنگ و بەبایەخە؟ لەبەر ئەوەی تاک لە میدیاوە دروست ئەبێ. ناسنامە خۆ ئێمە کە لەدایکە بین یەک جۆر ناسنامە هەیە کە جێگیرە لەگەڵمانە، ڕەنگی چاومان و قژمان و ئەمە ناسنامە جێگیرەکەی. ناسنامە کولتوریەکە کە کەسایەتی منە و بیرکردنەوەی منە و هەڵس و کەوتی منە و ڕەفتاری منە، ئەمە لە مکتەسەبە دەستمەکەوێ. لەکوێ دەستمەکەوێ؟ خێزان ئەمداتێ، پەروەردە ئەمداتێ، سیستمی حکومڕانی ئەمداتێ، کۆمەڵگەکە ئەمداتێ، میدیا ئەمداتێ. یعنی ئێمە گەنجێک لە بەردەم چ میدیایەکە تۆ داوای ناسنامەی نەتەوەیی لێ یەکەیت؟ یعنی من دائەنیشم سێری کام میدیا بکەم، میدیاکانی دەرەوە ئەەکەم ناسنامەی کۆریە چێتە گیرفانم، ناسنامەی تورکیە چێتە گیرفانم،
ناسنامەی ئێرانی مەزهبیە چێتە گیرفانم سێری میدیا حیزبیەکانی ژەکەم بە ساڵێگە بێ ئەمە خەفتمان بێ ئەم حیزبە کۆنگری تەواوە بێ یا تەواو نابێ ئەمە کەی کێشەی میلەتی کەی کێشەی گەنجێکی گیرفان بەتاڵە کەی من هەموو ڕۆژە بەرکەوتە لەگەڵ 100 خوێندکاری گەنجی جانکۆ ئەەکەم چارێکی یەکەمی دەرسەکە ئەبێ قسەی خۆشیان بۆ بکەم و نوکتیان بۆ بکەم و ئومێدیان بدەمێ هەتاوەکویان لێ بکەم پێت گوێ لە دەرسەکە بگرێ گینا کە سێری دەموچاویانەکەی ئەچیتە ژوورەوە سێری دەموچاویانەکەی ئەگە ئەو دەموچاو و شێوە و شکڵ و بێ ئومێدیە ببینە هی ئەوە نییە کە تۆ ئەوانەیە کە بۆت ئامادە کردو پێی بدەیت ئەبێت جەوەکەی بۆ بگۆڕی بیکەیتە بارودۆخێکەوە هەموو جار کە پیان ئەڵێم وا بیر مەکەنەوە لە دەرەوەی ئەم قاعەتی هەیە ئەگەر وا بیر بکەیتەوە لە دەرەوەی ئەم قاعەتی هەیە و ئایندەت بەرەو کوێچێ لە هیچ تێ ناگەین ئەبێ بیخەیتەوە ئەو قاعەیە و ئومێدێکی بۆ دروستکەی لەبەرەوە ئێمە کە ئەمەمان نییە ناسنامە و ینی ئێمە کاتێک ئەڵین ناسنامە کاتێک ئەڵین کولتور تەنها ئەوە نیە ئێمە وابزانین کە ئەڵێن کولتور جلوبەرگ ئینتیمای نەتەوەی ئینتیمای ئاینی فەرهەنگی من بزانم فەرهەنگی بیرکردنەوەی ئێمە چێ لەم کۆمەلگا هەموو لە یەکێک لە ئێمە وابزانم کە لێرە دانیشتوین سەردانی چەندین وڵاتمان کردووە هەفتەیەک لە وڵاتێکا بە ئەتوانی پێناسەی تاکێکی وڵاتە بکەیت چۆن بیرەکاتۆ چۆن هەڵسو کەوتەکە چۆن ڕفتارەکە دەوەرە من پێناسەی تاکێکی کوردم بلەم کۆمەلگا بۆ بکە بزانم بیرکردنەوەی چۆنە هەڵسوکەوتی چۆنە کولتوری چۆنە دابخوات بێت کەسێکی غەیرە کورد نەڵێت پێم بڵێ لە سوشال میدیاتان چیە گوزارە کەواتە من نایم بەراوردی ئەم کابینە بکەم بە پێش و من ئەڵێم عقلیەتەکە ئەبێ ئەم عقلێتانە دەستکاری کرێ لە حکمڕانیە ئەم عقلێتە دەستکاری کرێ لە پەروەردە ئەم عقلێتە دەستکاری کرێ لە ئیداری وڵاتە ئەبێ ئێمە بەم سەردەمی تەکنەلۆجیا و بەم سەردەمی گەشە گەنج ئێستا کێ پەروەردەیەەکە گەنج سێری کە بزانە لە بەردەمی چ شاشەیەکایە بزانم میدیای جیهانی چی پێ ئەڵێ تۆت لێرە چی پێ ئەڵێ بۆیە ئێمە هەتاوەکو هەموو ئەم سەرچاوانە کە تاکێک دروستەکە و ناسنامەیەکی جوان ئەدا بە گەنج دەستکاری نەکەین ئێمە ناتوانین داوا لە گەنجێک بکەین کە ئەکتیڤ بێ کە ئینتیمای نەتەوەی هەبێ کەناڵی BBC من خۆم 10 ساڵ لە بەردەم کەناڵی BBC بووم و توێژینەوەم لێ کردووە ئەتباتە هەموو دنیا بەدەت ئەتێنێت و سەر نقطەیەک هاوڵاتی بوون بەریتانی بوون میدیای ئەم وڵاتە نازانی چیت پێڵێ هەواڵێک شتێکی ترت پێڵێ بەرنمەیەک شتێکی ترت پێڵێ دۆکفلیمێک یعنی تاک نەک دروست نەبووە تاک شێواوە لەم کۆمەلگا میدیا شتێکی پێڵێ قاوەخانە و نێرگە لە خانەکان شتێکی تری فێرەکەن مۆبایلەکەی دەستی شتێکی تری پێڵێ قوتابخانە شتێکی تری پێڵێ خێزان شتێکی ناسنامە یەک شت پێ بڵێ جێگیری ناسنامەی کەسێک سەرچاوی جێگیری و هاوسەنگێتی تاک لەم کۆمەڵگەی ئێمە ناسنامەی نەجێگیرە نە هاوسەنگە کەواتە ئەبێ بگەڕێنەوە بۆ ئەو سەرچاوانەی کە ناسنامەی ئەم تاکەی ناجێگیر و نەهاوسەنگ کردووە بۆی جێگیر و هاوسەنگ کە تاک خۆی ڕێک لە قاڵ بەدرێتەوە سپاس دەکەم دکتۆر دیارە ینی ئێمە باسمان لە ئەرکی حکوومەت ئەرکی پارتە سیاسیەکان ئەرکی تەنانەت نوخبەی حزبی و سیاسی و غیرە حزبی و سیاسیش کرد بەڵام بیریشمان نەچێت ینی بۆ ئەوەی گەنجەکانیشمان پاڵی لێ نەدەنەوە بڵێن مادام ئەم دۆخە هەیە کەواتە ئەمەی منیکەم شتێکی تەواوە ینی ئەبێ قسەیەکیش لەسەر پەروەردە بکەین بیرمان نەچێ ئێمە لە پێشنەوەتەکان ڕەنگە لاپەڕی یەکەمی کتێبەکان هەڵەداوە لە دوای بەرگەکە ڕسمێکی سەدام حوسێن بوو فێریە کردی کە بیر لە سەدام حوسێن و بەعس بکەیتەوە بەڵام کەم مناڵمان هەیە لە قوتابخانەکانە ئێستا گەر تەمەنی 15 ساڵیش بێت 16 ساڵیش بێت تەبەن گشتاندن ناکەم باسی ئەنفال و کیمیابارانی بۆ بکەی بزانێ باسی چیەکەی ڕەنگە هەر نەزانێت چی ڕەنگە وا بزانێ ناوی فیلمێکە ئەمەش لێرەوە ئەرکی پەروەردە دێتە پێشەوە کە تۆ گەنجەکان پڕچەک بکەی مناڵەکانمان بەوە پەروەردە بکەی بەوەی لە ڕابرد و پیایدا تێپەڕێوین کاریگەریە بێ لەوەی کە خۆی ئامادە بکە بۆ داهاتوو قەمدەیتێ بۆ میدیا ئەوەی کە باسیەکەن لەو گەورەیە ڕاپەڕێن لەکوێ تەوسیقکراوە ئێمە ببینین لە چه فیلمێکا تەوسیقکراوە باوەڕتان هەبێ من دوێنێ شەو شتێ هەرزانی لەسەر ڕاپەڕین هەر حەزم کرد چێکێ بکەم لە ناو سایتی ئینتەرنێتی و ئەوانە چەند مەقالەیەکم دەستکەوت لە ڕاپەڕین مەقالەکان باسی چیانە کرد کێ ئەندازیاری ڕاپەڕینە هەیان بۆ ئەیوت فلانە کەسە هەبوو لە ناو مەقالەکە ململانێ بوو کێ ئەندازیاری ڕاپەڕینە دکتۆر بۆی کاتیکانیش نەخۆین بەڵێ کاگە حسان دیارە لە دوای 2014ەوە کاتێک کە داعش دێت ئەکرێ بڵین قۆناغێک تا ڕادەیەک ناسیۆنالیزمی کوردی کە هەندێک گەڵێن باسی ناسیۆنالیزمەکەن تێمان پەڕاندوە ئێستا سەر مۆدێلی نەماوە لە دوای 2014ەوە تا ڕادەیەک بەرگێکی تازەی بەبەردا کرد چەند گرنگە
ئەمە شۆکێک لای پارتە سیاسەکانیش دروست بکە کە تاکی کورد هێزی پێشمەگەی کوردستان کە تا ئێستا یەکگرتو نییە شایەنی ئەوەیە کە هێزێکی یەکگرتو بێ و تاکی کوردی هێشتا مقەومات و تایبەتمەندیەوەی تایە کە نیشتیمانەکەی خۆی خۆش بێت ئەگەر بە ڕێکوپێکی ڕاستە بکرێت و هەموو شتەکانی ئەم وڵاتی بخرێتە بەردەست بە یەکسانی و بەعدالەت. خۆ فترە داعش سەر هەلدایی و گەلێک دەبێت کوردستانê girîn ew karasat û mergezat bi serê xelkê Kurdistanê înay dersek bû şûkek bû bû bizava siyasî û serkirdariya siyasiya Kurdistanê. Li ber hindê eger serbûra me ya pêşî serheldanê me ders û îbret lê newergirdin em bişên hikûmeta xwe ser esasê muessesatî ser esasê qanûn û nîzamê ava bikeyin bi hindê em bişên rengekê rêkopêktir û baştir xizmeta xelkê xwe bikeyin wazê xwe berew pêş bin tecrîba 2014 û hêve derseka gelek mezin bûye. Ê tiştekî baş e gelek car me biradera jî danûstandinê da behsê intîmayê kir. Yaş min ve gencê me intîma bi welatê xwe heye. Bes intîma merj niye bes koro semînarê yan mîdyayê de yan dibêjin perwerdê de tu xelkekî welê bikey hes li welatê xwe biketin. Vê tu awamilê girêdana xelkî bi welatî ve bû çê bikey. Girêdana xelkê xelkek Kurdekê me diçîte Amerîka şeş heyva da di pasaporta Amerîkê dê bite ez Amerîkî me dê fexr vebêjite. Ev ne daxilî perwerdekê bûye. فەخر بەوە کە لە ئەوروپا قاغەزێکی بەدەستەوە بێ فلتەری جگەرەیەک فڕێ نادا بەڵام لێرە فڕێدات و سیستەمێک هەیە vî ئینسانی welêt ket heş welatê xwe biketin. Ev girêdaneka rohî çêtket, girêdaneka nefsî çêtket, girêdana mesaliha çêtketin. Divêt eva awamila em hemî tewfîr keyin bo xelkê xwe bi hindê ev gencê me di heş welatê xwe biketin. Eke te awamilê nefsî hazir nekir, te awamilê rohî bû peyda nekir, te awamilê iqtisadî te mesalihet wî tehqîqkir nekir. İnsanî divêt bijî jiyaneka serfiraz kîrê bijî serfirazî. Em bêhên behsê fitra Daeş bikin. Tiştê herê baş keyfa me pê hatî, el tecrüba me ya çend salet nota xtê me şerê navxwît kir, hezba nefîr am radkirin ku xelkekî kum bike şerê êkudû pê biket, xelk neçû cephê şerê êkudû biket. Lê bo şerê Daeş gencê me xelkê me hizbet me hemî pêk ve xwebex û xelk xwebex. Yani yek cephe em ku kadirek û pêşmergek yani me nedît em mihtacî mirova bim çin cephê şerî bikeyin. Xelk ji Ewropa bû me hat çû şerî biket. madeyekî xamî giring e ke totwanî eveke girê menawe xelkê xwe me heye xelkê heş welatê xwe diketin. Berindê ji dibînîn dirêjahî 1005 kilometra hêzên me siyasî partî wê ketî ew cephe hemî ragir. Şerekê mez rast e. Piştgiriya dewletî hat, Amerîka hat, tehalifeka dewlî çêbû, yarmetî hat. Belam duacar pêşmerge kirdî. El meydanê erdî pêşmerge bû xelkê Kurdistanê bû. Kota peyamî xwe bide temam bikim. Ta Daeş hebû hevgirtinê we kir em bişên şerê rêzgarkirina we manteqa hemiyê bikin. Celawla bigire heta ku em beyne Mexmûr biçîne Şengar, Kerkûk xwe jî hate parastin. Lê ev çi kir serheldan hevgirtinekê çêkir bû. Parastina Kurdistanê û serkeftina me ser Daeş jî hevgirtina Kurdistanê hêzê siyasî we kir ku milletê me pêtir heş welatê biketin. Xelkek ne bes Kurdê Kurdistana Iraqê. Xelkê Kurdistana Bakur bû, xelkê Rûşhelat bû, xelkê Rûşava bû, hatin bûne pêşmergel Kurdistana Iraqê Kagihsan kota Kurdistanê. Zor bi Kurtî exîr qisset kota peyamit. Belê. Ketû bibînî hûsane debînîn el fitreka kêm wextê ku hikûmeta Iraqê biyay Kerkûkê ji destê Kurdistanê de bînte derve berî ku fişêtin bêhêt quwata xwe Kerkûkê ji destê me bînte der Şengarê destê bînte şerxek ê xiste nav mala Kurdî. Bizane wê şerxê çi birîneka mezin kir bû sebebê hindê parçeka hera mezina Kurdistanê ya rêzgarkirî ji destê me hate dan. Berindê divegerîne ve em ev rû jareka dît mihtacî hevgirtinê ne avakirina welatê ser esasê damezrawa. Kurdistanê ser esasekê muessesatê qanûnî, yasayî, nîzamî damezrîn giringê bi xelkê xwe bidin. İhtimamê ebdahatê xelkê xwe bidin bo hindê jiyaneke xweştir zor bo xelkê xwe davîn bikin. Doktor nezaket kaتی پرسیارم نەماوە کۆتا قسەتان کۆتا پێیان من کۆتا پێیامم ئەم قسانەی کە ئێمە یەکێن ڕەشببینی نیە هێشتا کوردستان و کورد مقاوماتی زۆری تایە بۆ ئەو داوانەی کە ئێماڵێن ئەو چاکسازیانەکە بکرێ بەڵام من ئومێد دەکەم کۆتا پەیامم ئەوەیە تاوەکو تەجاوزی ئەم سیستمە حیزبیە نەکرێت
هەتاوەکو وڵات بە دامەزراوەی و بە نیشتمانی نەکرێت هەتا کوی دامەزراوەکانمان بە نیشتمانی نەکرێن ناتوانین داوای تاکێکی نیشتمانی بکەین. کاک سەرۆ کۆتا پەیامی جەناب. وڵا گەر پەیامێکە بێ ئەو بەشەی ئەخیری پرسیارەکەی تۆ کە عەدالەت چۆن دابین نەکرێ عەدالەت لە گەشەسەندنی واقعیانەی علمیدا دابین نەکرێ بە ئایدۆلۆژیا ناکرێ تاریخ ئەمەی بەجێهێشت. من هیوادارم کە لە سەرەتای سیەمین ساڵی ڕاپەڕیندا نخبەی سیاسی حزبەکانی سیاسی لە کوردستان ناوەندەکانی زانکۆ مەرکەزەکانی دراسات ئەم مەوزوعە بکەنە جێبایەخی خۆیان سەرنجی یەکتر بۆ ئەوە ڕابکێشین کە ئامانجەکانی ڕاپەڕین نەهاتونە دی و دەبێ بیر لە ئامانجەکان بکەینەوە کە پێشکەوتنی بەردەوام و بەردەوامە هیچ ترنە. کاک مەولود پێم وابێ شتێکت نووسی ئەگەرەوە وەکو کۆتا پەیامت بێ بەڵام زۆر کورت بێ کەمتر لێ خولەکەم ماوە بۆ خواحافیزی. بەڵێ تۆ باشێک لە خولەکەکەی تاواکە بەڵام بەرحەڵ من ینی دەردەکەی خۆم ئەو دەردی کە بینیم لەم کوردستانە ینی لە هەموو دەردێک گرانتر و لە هەموو کێشەیەک خراپترە ناسیۆنالیزمی کوردی بۆ خۆی لە هەرێمی کوردستانە ئەگەر ئینتیما هەست بێ و هەستیش لە ئەنجامی ئەو واقعی کە ئینسانی تیاژی دروستێ بەڕاستی هەستی هاوڵاتی تا حدێکی زۆر زەعیف بووە بەڵام ئەوە ناکاتە ئەوەی کە بڵین وڵا ئێستا کوردستان لە دەوروبەرەکەی باشتر نیە کوردستان لە عراق باشتر لە سووریا باشتر لە هەندێک وڵاتانێک کە ئەزمانێ باشترە هەم باشتر وەکو ژیان هەم باشتیشە وەکو ئەوە وەکو ئیسیقرار بەڵام هەتا وەکو ئێمە نەگەینە ئەو خاڵی کە ئەم دابەشبوونەی حەقیقی کوردستان کە هەیە چارەسەر نەکەین هیچ شێ لەو دەردانەی کە ئاماژەم پێکردن چارەسەر نابن هەر لە گەندەڵی و هەر لە بەدامەزراوە بوون و یاسا سەروەری و هەموو شتەکان ینی کۆتاییانیت و ئەم دەردەش بەسراوە تەوی بەچی بە حیزبایەتی و کاری حیزبایەتی و کەم و ئەسەسەی یەکەمی کارکردن لە کاک مەولود کاک سەرۆ دکتۆر نەزاکەت کاک ئەحسان زۆر سوپاسان ئەەکەم سوپاس بۆ گفتوگۆ گەرمە ماندوو نەبن بەڵێ بینەرانی ئەزیز کۆتا پەیامی منیش ئەوەیە هیوادارم خۆتان و ئازیزانتان پارێزراو بن لە ڤایرۆسی کۆرۆنا بەڵام بیرتان نەچێت بە بەردەوامی دەستان بشۆن ئێوە و کوردستان لە ئەمانەتی خوادا بن.